بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەی جێپەنجە جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باسێکی گرنگکەین، ئەویش پرۆسەی بەناو ئەنفالە. ئایا ئەنفال بۆ خۆی چۆتە ناو پرۆسێسی نووسینەوەی مێژووی تراژیدیا لە هەرێمی کوردستان؟ ئایا ئەوانەی کە سوکاری ئەنفالەکانن یاخود قوربانیەکانن پاشماوەی ئەنفالن یاخود کەسانی بە ئیرادە و کەسانی خاوەن عەزم و هێزن؟ ئایا میدیای کوردی بە زمانێکی هەژار قسە لەسەر ئەنفال دەکات؟ چارەنووسی ئەوانەی کە لە ناو پرۆسی ئەنفالدا بەشداریان کردووە بەکوێ گەیشت، بە تایبەتی ئەوەی پێیانەوترێ جاش و مستەشارەکان؟ ئایا ئەنفال بۆ خۆی کراوەتە پرۆسەیەکی گرنگ تاوەکو کورد بتوانێت سوودی لێوەرگێت، هەروەکو هەندێک پیان وایە دەکرا بکرێتە بابەتێکی گرنگی دامەزراندنی دەوڵەتی کوردی؟ ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر باسی ئەنفالکەین کە ئێستا بەرەو بیرەوەریەکانی یادی ئەنفالە چین بە میوانداری بەڕێز کاک عومەر محەممەد. کاک عومەر، ئێوە کتێبێکی قەبارە گەورەی نزیک بە 2500 لاپەڕەیتان لەسەر ئەنفال نووسیوە، نزیکەی 300 گفتوگۆی لە خۆ گرتو ئەم کتێبانە. ئەمەوێ بپرسم بەوە بچمە ناو باس و بابەتەکەەوە لە بەرنامەی جێپەنجە. هەستەکەم ڕەشببینیەکی زۆر لەلایەن تۆ بەدیەکرێ بە تایبەتی بۆ میدیای کوردی کاتێکا قسە لەسەر پرۆسەی ئەنفالەکە، لە کاتێکا دواتر دێمە سەر ئەو باسانە کە تۆ لە ئازاری 2006ەوە هەڵمەتێکی گەورە دەست پێ کردو و هەموو ناوچە گەورەکانی یا گرنگەکانی دۆڵی جافایەتی و گەرمیان و قەرەداغ و شارباژێڕ و خۆشناوەتی هەموو قۆناغەکانی ئەنفالی تیا کراوە، کێوماڵت کرد و خەڵکت بەسەر کردوتەوە. بەڵام بۆچی هێندە بەرامبەر بە میدیا ڕەشببینی لە کاتێکا میدیا دەورێکی باشی بینیوە لەوەی کە لە لاواندنەوەی ئەنفالا با بڵێ؟ سەرەتا میژم لێەوە دەست پێ بکەم زۆر بەخێر بن. سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەیام و بۆ بەرنمەکەی بەڕێستان جێپەنجە. من ئەم بەسەرکردنەوەیە ئەتوانیم با بڵێن جۆرێکە لە جوابەکەی جەنابەت کە ڕەشببین نیم، مادام بەسەرکردنەوە هەیە، هێشتا بە دۆداچوون هەیە، ڕەشببین نیم بەڵام ڕەخنەم هەیە. یعنی ئەم دووشتە ئەکرێ لە یەک جیا بکەینەوە. لە ڕاستی ئەوەی کە با بڵێن دۆسێ ئەنفال بکرێ بە چۆنەڵی بە کۆدێک بۆ ئەوی کە خۆمانی لەسەر بنیاد بنینەوە یا با بڵێن کیانێکی لەسەر دروست بکەین، ئەمە قسێکی زۆر ڕاستە. ئەگە بڵێن بەرامبەر بەمەیان ڕەشببینم لێرە جارێکتر من تێیدی قسەکەی جەناب دەکەمەوە. لە ڕاستیە گەرێمە بین لەسەر ئەو کتێبە قسە بکەین یان با بڵێن لەسەر میدیای کوردی قسە بکەین، ئاسەر لایەنەکانی تری قسە بکەین، بۆ هەر یەکێکیان ڕەنگە زیاد لە کتێبێکمان پێویست بێ بۆ ئەوی کە بتوانین شیکاری بۆ هەموو ئەم لایەنانە بکەین. من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم بە هەوڵی تاکە کەسی خۆم با بڵێن لە ساڵی 2004ەوە ئیتر ئەگەڕێم وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە گوندەکانی بادینانەوە حتاکو دواگوندی گەرمیان یا با بڵێن دواگوندی سنووری گەرمیان، تەنانەت لە ناو شاری خانەقیش من دیدار و چاوپێکەوتنم کردو و لە دەرەوەی کوردستانیش من هەر دیدار و چاوپێکەوتنم کردو. مەسەلەن بۆ نمونە لە برینداران و یا لەوانەی کە لە شیمەبارانی سەردە شاید حاڵ بوون دیسان دیدارم کردووە، لەگەڵ خەڵکی بیانی کردوومە. سەبارەت بەوەی کە با بڵێن کورد ئەشیا چی بکە لەسەر ئەنفال یا با بڵێن بەس بەر لەوەی ئەگەر بچیتە ناو ئەو باسەوە، من کە پرسیارەکەم لەسەر میدیا بوو، یعنی کۆمەڵە زاراوەت باس کردووە کە ئەڵەی بۆ نمونە یەکێک لەو هەڵانەی کە میدیای کوردی ئەیکا بۆ نمونە ئەمە وەکو تێکشکان وایە بە کەسوکاری ئەنفالەن پاشماوەی ئەنفال، یعنی یاخود باسەوە کە ئەڵەی میدیای کوردی زۆر هەژارە لە ئاسپرۆسی ئەنفال و باسکردنی ڕووداوەکە. یعنی ئەمەوێ ئالەوەوە قسەمان بۆ بکەیت. سپاس کە بیر تێنامەوە ڕاستەکەیەوە قسەیەکی بۆ من زۆر برینارکەرە. مەبەستم لە ئاستی هەژاری زمانە، ئاستی هەژاری زمان. مەسەلەن کاتێک کە زمان باڵابێ بەرامبەرجیش بە باڵا بە خەڵەسەنگێنێ با بڵێن مامەڵەیەکی باڵاتر لەگەڵ بەرامبەرەکە. میدیای کوردی کە ئەڵێ پاشماوەی ئەنفال، یعنی من جۆرێک لە هەژاری زمان و جۆرێکیش لە
بێحورمەتیکردن بە ئینسانە بینمەوە بەڕاستی ڕاستە ئەمە با بڵێن زمانێکی باوی ناو خەڵکە بەڵام زمانی من و تۆ ئەبێ جیاواز بێ یعنی ئەگەر من با بڵێن ئیدعای ئەوە بکەم کە چرایەکە ڕۆشنکەرەوەم پێەیە بۆی کە بەڕووی تاریشیە هەڵیکەم لانی کەم ئەبێ خۆم باوەڕم پێ بێ کە ئیدعایەکەم ئەمە مەسەلەکەی یعنی کاتێک کە من ئەڵێم کە سوکاری سەربەرزی ئەنفال کراوان کە سوکاری سەربەرزی شەهیدان خەڵکی بە شەرەفی کوردستان بەڕاستی ئەبێ من هەم سەربەرزیان بۆ قایل بم و هەم شەرەفیشیان بۆ قایل بم بەس ناکرێ من ئیدعای شەرەفمەندی بۆ کۆمەلگاکەم کەم بەڵام بە زمانێک مامەڵی لەگەڵکەم کە خۆی لە خۆیە یعنی هیچ ڕێز و احترامێکی بۆی نییە مەسەرەن باەمە نمونەیەکی زۆر سادە و ساکار بێنینەوە خانەوادەیەک 12 کەسی ئەنفال کراوە ژنێک 4-5 کوڕی ئەنفال کراوە یعنی ئەگەر هەموو زمانەکەی ئێمە ئەوە بێت لە بەرامبەرە کاتێ ئەی دوێنین پێ بڵێن تۆکو پاشماوەی ئەنفال یعنی من هەمیشە شتێکی زۆر ناشرینم دێتەوە بەرچاو ئەوەی کە مەسەرەن بە هەر بەو زمانە بێڵێن بە ڕاشکاوی یعنی پاشماوە بەچی ئەوترێ پاشماوە بە شتێکە وترێ کە بەڕاستی تۆ بێکەڵک بووە حتا ئەگەر وەکو سفرەیەکی ناخواردن تۆ هەموو ئەو شتە کە پێڵێن پاشماوە کۆیکی تۆکی تەنەکەی خۆڵەوە ئەی باشە معقول لە کەسێک بەرامبەر بە ئینسان ئەم زمانە و ئەم دەربڕینەی هەبێ لە کاتێکە ئەو کەسەی کە تۆ بەم زمانە مخاتەبەیەکەی تو قسەی لەگەڵاکەی زۆرترین قوربانی داوە بۆیە من ئەڵێم لە زمانمانەوە ئەشێ حرمەت بۆ ئینسانە قوربانی دەرەکان بجێڕینەوە و هەست بە بەها و کەرامەتی خۆیان بکەن بەڵێ میدیای کوردی هەژارە نەکردلەوە ینی حتا مەسەن بۆ نمونە کاتێک کە بەرنمەیە گەکرێت لەسەر جێنۆساید ئێمە بۆ ئەڵێن جێنۆساید بۆ ئەڵێن یعنی ئەبێ ئامانجمان لە هێنانی ئەم چەمکە بێ بۆی کە لە تاوانەکانی تر جایکەینەوە خۆ لە کوردستان بێزگە لە تاوانی جینۆساید هەزاران تاوانی تر کراوە بەڵام بۆی کە تۆ ئەم تاوانەت جاکەیتەوە لە تاوانەکانی تر و سنووری ناوخۆب بەزێنێ بچێتە ناو بترازێتە ناو کێشەی نێودەوڵەتیەوە تۆ شوناسی جینۆسایدێتی ئێ باشە ناکرێتەوە جێنۆساید بەو با بڵین ئەو چەمکانەی بەو چەمکانە ڕاڤەی بکەیت و مامەڵەی لەگەڵکەی کەشایانی چەمکەکە خۆی بێ کەشایانی گەورەی تاوانەکە بێ مەسەلەن کاتێکە لە بەرامبەر تاوانی ئەنفال تاوانی چیمابارانی هەڵەبجە شنگال هەر یەکێک لەو دۆسیانەی کە جینۆسایدن تۆڵی کارەساتی ئەنفال کارەساتی هەڵەبجە ێ باشە خۆڕەنگە لافاوێک بێ و کۆمەڵکوژیش بخاتەوە ئاگرێ بکەوێتەوە کۆمەڵکوژیش بخاتەوە بەڵام خۆ ئەمە تاوان نییە بکەری نییە ئەنجامدەری نییە وایە لەبەرەوە ینی ئەکرێ ڕووداوێکی سروشتی کۆمەڵکوژی بخاتەوە بەڵام تاوانیش نەبێت بەڵام هەموو تاوانێک کارەسات دروستەکە بەڵام مەرز نییە هەموو کارەساتێک تاوان بێ ئەم جیاکردنەوەی ئەمەیە ینی من پێم وایە ئەم زمانە لە ئاستی ناساندن و چۆنڵێی ڕافەکردنی چەمکەکە هەژارە قوڵتر قسە بکەین تۆ یعنی باس لە وشەکەی لێرەوە پەڕیتەوە بۆ لە پێشەکی بەرگی یەکەمە باسیەکەیت بازە ئیرادە و عازمەکەی باز لەوە بەرزکردنەوەی وەرەکەی بە تایبەتیڵی وەرەیەکی زۆر ئەبینم لە ناو کەسوکاری ئەنفالەکانە بە تایبەتی لە ناو ژنانە یعنی ئیرادەیەکی زۆر تۆ ئەخەیتە ڕوو لە ناو ئەم کتێبە ئایا یعنی بەکارهێنانی ئەو چەمکانە لە میدیاکانەوە پێت وایە کاریگەری لەسەر سایکۆلۆژێتی خەڵکەکە بەڵام بە پێچەوانەوە ئەمانەی هەروەک تۆڵی کە دیدار یا کۆدیدارت ئەم کۆدیداری ئەنجامت داوە هەمووی خەڵکی نەخوێندەوارە یعنی کاریگەری هەبووە بێگومان کاریگەری هەبووە زین بۆ لەبەرەوەی بەلانی کەمەوە هەستەکان میدیا وەکو خەڵکی زەلیل مامەڵی لەگەڵەکە وەکو سوالکەر ئەیناسێنێ وەکو کەسێک پیشانیەدا کە هەمیشە زەلیلە بەڵام لەناو ئەو فەزایە با بڵێن لەناو ئەو هەراهوریایە کە میدیا بۆ کەسوکاری ئەنفالی ناوەتەوە پێی وایە خەڵکی زەلیلن خەڵکی شکستن خەڵکی داماون من خەڵکی زۆر قارەمانە بینم یعنی من ئەگەر نمونەیەکت بۆ بێنمەوە مەسەلەن زیاد لە سێژن قسەیان بۆ من کردووە کە موچەی ئەنفالکراوەکانیان وەرەگرن بەڵام نایخۆن ئەی بەخشن ئەیکەن بە خێر یعنی کاری چاکەی پێکەن ئەمە عەزم و ئیرادە نییە لە کاتێکە میدیا بە شێوەیەکی گشتی وا مامەڵی ئەم جۆرە خەڵکانەی کردووە کە موچەیان نییە خزمەت گوزاریان نیە ئەمە هەموو ڕاستە بەڵام من لە تۆ پرسم مامۆستا ئارام ئایا بەس کە سوکاری ئەنفال بێماف و
بێموچە و بێژیانن لە ڕاستە خەڵکی کوردستان بە کۆی گشتی مەسەرەن ئەم دەردەی هەیە بەڵام بۆچی فۆکس تەنها لەسەر کەسوکاریان فعالە لێرە بە بڕای من ئامانجەکە بە کەلوپەلکردنە بە کارتکردنە بە کاڵاکردنە بۆ بەرژەوەندی حیزبی بەڵێ تۆ بڕوات بەو لاوانەوە کوڕوزانەوە هەیە بۆ ئەنفالەکانەکرێت من بڕوان بە سۆز و عاتیفە هەیە بڕوان بە گریان هەیە مەسەن من هەندێک جار گریان زۆر بە جوان ئەزانم بەڵام کاتێک کە تۆ شوناسی ئەنفالکراوەکان یا با بڵێن گریانەکەی بە شوناسی ئەنفالکراوەکان ئەیکەی بەو کەسانەی کە زۆرترین قوربانیان داوە نەک بڕوان پێێنێ بەڵکو زۆر زیادمەندە زۆر زەرمەندە زانین بۆ لەبەرەوەی مرۆڤ لە ژیانی خۆیان تەنها پێکەنینی نییە گریانیشی هەیە و پێچوانەشەوە هەر ڕاستە تەنیا گریانی نییە پێکەنینیشی هەیە وایە و تەنیا شکستی نییە هەستانەوەشی هەیە بۆیە من ئەلێرەوەی ڕخنەکەم لە میدیای کوردی ینی تۆ تەنها وەکو مەزڵومێک سەیری کەسوکاری ئەنفالکراوان بکەیت مەسەرەن بۆ نمونە لە ناو ئەم جۆرە خەڵکانەیە کە ئێمە وەکو شکستە و مەزڵوم مامەڵیان لەگەڵاکەین بریناری چەکی چیمیایی هەیە با ناویشی بێنم کاک سەی ئەحمەد یەکێک بۆ لە بریندارە زۆر مەترسیدارەکانی چەکی چیمیایی لە شاناخسێ باشە ئەو دوای ئەوەی کە عیلاج وەرەگرێ لە نەخۆشخانەکانی ئێران ئیتر خۆی لە خەسخانە بڕیارەدا ئەڵێ ئەبێ من ئەم چەکە ببەزێنم ناهێڵم ئەو زەفەر بە من بەرێ یعنی ئەم ئیرادەیە ئەبێت تەوزیف بکرێ بەڵام من لە تۆ ئەپرسم یعنی چەند جار سەی ئەحمەد ببینیوە وەکو برینارێکی چەکی چیمیایی لەسەر شاشەیەکی کەناڵەکان نەتبینیوە لە گۆڤارەکان نەتبینیوە بەڵام چەند پیرێژنت بینیوە بە زەلیلی دێ ئەکروزێتەوە ئەگری ئەڵێ موچەم نییە شکستم زەلیلم بۆ ئەمە ببێ بە ئیشی میدیا من ئەڵێم ئەم لایەنە فەرامۆژ مەکەن بەڵام قارەمانەکانش فەرامۆژ مەکەن بە شتێکی تر بڵێم عەفو بکە مەسەلەن یەکێ لەو ڕەخنانەی من لە ناو ئەو خەڵکە قارەمانانەیە و لە ناو شەرت نییە مەسەلەن تۆ هەر سیفەتی قارەمانیشی بێتێ مەسەلەن جەنابەت ڕاگەیان کاری بەدڵنیایی خەڵکت بینیوە زۆر جوان چیرۆکی خۆی جارڕێتەوە شەرتیش نییە کە سوکاریان فال بێ بەڵام ڕەنگە نەخوێنەوار بێ زۆر جوان چیرۆکی خۆی ئەجارڕێتەوە بەڵام بۆ یەک جار سەر شاشەیەکی نەبینیوە بەڵام چەند ئێسک و پرووسکی ئەنفالکراوان و گۆڕی بە کۆمەڵت بینیوە لەسەر شاشە یعنی ئایامە پێشێلکە هەرە ئەسڵەن پێشێلکاریە بە مافی قوربانیەکە پێشێلکاریە بەرامبەر بە مافی بینەرەکەی و بە تایبەتیش بەرامبەر بە مناڵان باشە بێ مناڵ گوناحی چی بێ بەرامبەر بە شاشەیەکەوە کە لە سەرێگە بینێ کە فیشەکی پەیوەندراوە دەست و قاچ و پەنجەی هەڵوەریەوە بینێ لە ناو گۆڕی بە کۆمەڵە کەلوپەل و جلوبەرگەکانی ئەبینێ بە گوناحی ئەم مناڵانە چی بێ یانی تۆ ئەتەوێت بەمە فاشێتی بەعەز پیشان بی نا من ئەڵێم ڕێگەی ترمان هەیە بۆ ئەوی کە فاشێتی بەعەز بناسین و نیشانی بدەین چییە ئەویش خارەمانەکانی ئەنفالن ئەگەر من نمونەت بۆ بێنمەوە یا ڕوخسەتی کاتی ئەوە هەبێ من ئەمەد بۆ ڕوونکەمەوە ئێمە لە بەرامبەر فاشیزمی بەعسە ئەتوانین ئەو من میهرەبانی نەکمت بۆ باسەکەم کە نەکەم ژنێک بوو ئەنفال نەکراوە بەڵام بە درێژایی تەمەنی کە من مناڵ بووم سەرنجم لەسەر شتێکی نەنکم بووە ئەتوانم بڵێم نەنکم بەقەدەر زانکۆ پەیمانگاکان منی فێر کردووە زین چی بوو هەمیشە کە لەسەر بەرماڵە پاڕایەوە بۆ یەک جار گوێم لێ نەبوو بڵێ خوایە ماڵی دژمنەکانمان وێرانکەی دژمنەکان چێ بوون بەعەز بوو ئەو دەوڵەتە ستەمکارە بوو کە بە تۆ پتارە لێدەین هەمیشە ئەم ژنە ئەپارڕێ و خوایە دڵی دژمنەکانم نەرمکەی وەرە لەگەڵ فاشیزمی بەعسە ئەمە بەراوردکە و ئەوەشی کە پێیوتن ئەمانە تاوانبارن بە کرێژیراوی ئێرانن با بڵێن تێکدەری نیشتیمانن ئەم ئینسانە بەری ئانە بوون وەرە تۆ لێرەوە ئەتوانی یعنی بە بڕوای تۆ یعنی ئەو وێرانیەی تر خۆ کە ئەڵەی پرۆسەی ئەنفالی تر هیچ تعریفێکی ترشم هیناکە کۆمەڵکوژیەکی جەماعی گەورە و فراوانە و باس و بابەتێکی جیهانیە یعنی بە بڕوای تۆ یعنی کە ئەڵەی باس لە ئەنفالەکەی یعنی ئەم قەزەی میدیا ئەویش بۆتە جۆرێکی تر لە وێرانکردنی ژیانی ئەو هێنانە خوارەوە و تێکدانی سایکۆلۆژیەتان بە تایبەتی میدیا بەهای هێناوەتە خوارەوە بەڵام ئەوە دیوێکی ئەگەڕێتەوە بۆ دنیابینی
پشتی کەناڵەکان. بەڵام دیوە باشەکەشی کە ئێستا دێژنە ڕەشپۆشەکانی شۆش و ڕزگاری و چوزانم پێشتر تۆ باسی تۆبزاوە و دووبس و کوێەکەی کە لێەوە کراوە ئەو دیمەنانە بۆ خۆی ئەوانش ڕایەکی گشتی زیاتریان دروست نەکردووە. من پێم وانە کە دروستیان کردوێ ڕای گشتی کە مامۆستا ئارام ئەشێ مەسەن لەم بەرنمەیە من و تۆ دوو دیدگای جیاوازمان هەبێ بەڵام یەک خاڵی هاوبەشمان هەبێ وایە مەسەن خاڵە هاوبەشەکە چێ بۆی کە ئەم کۆمەلگا ئەنفال کراوە کەرامەت و شکۆی بۆ بگەڕێتەوە شوێنێکی هەبێت تیا بژی بە ئارامی و بە سەلامەتی حرمەتی هەبێ وایە بەڵام ئێستا ڕای گشتی جیهانی لەسەر ئەوە ناوەستێک کە تۆ تا چەند زڵمت لێکراوە ئەگەر بە زڵم بووە ئێستا ئێمە وایە دەوڵەت بووینایە ئەگەر بەستەم وایە ئەو هەمووستەمەی کە لە ئێمە کراوە وایە هیچ دەوڵەتێک زاتی ئەوی نەکردا دەست بۆ ئێمە بەرێ بۆ لەبەرەوێت حەسانەیەکی نێو دەوڵەتیمان بۆ دروستکرایە بەڵام لە ڕاستیە دنیای ئەمڕۆ دنیای داهێنانە دنیای خۆسەلماندنە کەس بە مەزڵومێت یا بە زمانە کوردیەکە بیڵێن بەڕاستی کەس پولێکی خەڵب بە مەزڵومێتی ئێمە نادە ئەبێ ئێمە خۆمان پسەلمێنین و ئیتر ئەوە هەر یەکەمان بە ڕێگەی خۆی ئەمە ئێمە طبعاً باسی میدیامان کرد بەڵام تۆ یانی زۆر نمونە دێنەوە من هەندێک نمونونەکانم وەرگرتووە بە تایبەتی لەو گفت و گۆیانە کە تۆ پێم وابێ لە هەر کتێبەکان نزیکەی 95 بۆ 100 گفت و گوت نزیکت کردوێتەوە یانی بە نزیک کراوەی وانە نزیکە لە سەتەوە ئەمانە داناوە هەریەکی ڕستەیەک یاخود دەستەواژەیەکی تراژیدی هێنەر و جەرگ بڕ و چوزام خەمهێنەرێت کردووە بە ماشێتی باسەکان بەڵێ یەکێک لەوانە کە ئەم باسی میدیامان کە بۆن تۆ باسی ئەختەرەکەی کە لە گوندی قیرچەیە لە 22 2006 گفتوگویەکت لەگەڵ کردووە ئەڵێ کە ئەڕۆین ئەڵێن ئێوە کە سوکاری ئێمەڵێن ئێمە کە سوکاری ئەنفالن پێمانێژن بڕۆن ئەنفالەکانتان بنێنەبان کەرێکە و بیهێنن بیتێرن بۆمان باش ئەمە مەبەست چیە مەبەستی دام و دەستگا لە سەڵاتدارە حکوومیەکانە لێرە ئەم مەبەستی میدیانە ئەختەر ئەزانم منیش یەکسەر لە میدیاوە چوومەوە بۆ حکوومەت بەڵێ هیوادارم ئەختەوان سەلامەت بێ ئێستا لە ژیانە مابێ چونکە من هەرە جارە عەفو ئەگەر ویست قسەی هەر ئەوە بوو یعنی ئەم ویست یعنی ئەختەر مەبەستی کوێ بوو ئەم قسانەیەک لە کوێوایان پێ ئەوە بۆ ڕوونەکەمەوە ئەوەنەی کە بیرم مابێت چونکە چیرۆکەی ئەختەر زۆر کۆنا و 23 ساڵی 2006 بەڵێ ئێمە خەبەری ئەومان هەبوو کە گوندێک هەیە چواردە بێوەژنی تایە چواردە ماڵی تایە و 11 بێوەژنی تایە هیچ پیاەکی تیانە ڕاستی ئێمە بۆ دیداری ئەوانە چوین بەڵام کە چوین تەنها یەک ماڵی تیا بۆ هیچ ماڵی ئەختەر بوو ئەختەر و هاوسەرەکەی کچێکی بچووکی لەگەڵا بوو لەگەڵ کچێکی تر پێم وابێ خزمی مێردەکەی بوو برازای مێردەکەی بوو ئەویش لەوێ بوو تر زۆر خۆڵقی کردین بۆ ماڵەوە نامەوێت چیرۆکەکەی بە درێژی بکرێن زۆر سەرسام بووم بە خوڵق و خۆ بە ئازایەتی ئەم ژنە پیاوی لە ماڵەوە نییە و خۆڵقمانەکە بەڵێ داخر ئێمە نەمانزان چونکە وتی من خەڵکی ئەم گوندە نیم لە پێشەوەی پێوتم وتمان ئێمە بۆ سۆراخی ئاخێکی هەڵکێشاوتم تۆ چێدان فالە وتی من مناڵ بووم چیرۆکی خۆی ژەڕایەوە کۆی لێ بڵاو کراوەتەوە بەڵام ئەو جملەی کە جەنابەت ئێستا مەبەستە بۆی ڕوونیکەینەوە باسی ئەوەی کردوتی پرسیارەکەمەوە بوو ئێوە لەلایەن کۆمەلگاوە ڕێستان لێژیری هەرچەند ئەو لە گوندێکا بوو بە تەنیا ئاژیا مەبەستەکەی من ئەو بوو کە لە ئاستی کۆمەلگای ڕێستان لێتی ڕێزی چیمان لێژێر ناوەڵا کە ئەچین بۆ معاملەی ئەنفالەکانمان مدیرەکە پێمان ئەڵێ ئەنفالەکەت بنێن بان کەرێکەوە بۆ من بێرە باوەڕ پێ بکەم یعنی قسەیەکی بەڕاستی بریندار بوو بۆ من پێم وا بێ ناویشی ئەهێنێ ناوی بەرپرسەکانێ لەوێ ئەختەر مەبەستی میدیانە مەبەستی مامەڵەکردنی دامهینە بەرپرسان لە ناو دام و دەستگای حکوومەتە لەگەڵ کە سوکاری ئەنفال باش باسی بابەتێکی تری شەکەی باسی چیرۆکی مریەمەکەی بە دیار بخچەی بوو کێنەکەیەوە ڕێ هێندە تراژیدیە دەکرێت دنیای پێوە سەرقال بکرێت مریەم طبعاً بێزگە لە مریەم هەر چیرۆکی مریەم و فریاد بەڕاستی ئەکرێت دنیای پێوە سەرقال بکرێت جا ئەوە ڕەنگە بەشێکی جوابەکەی تۆ بێ مامۆستا ئارام مەسەرەن تۆ پێت وابێ مەسەرەن ئەمە بەس نییە بۆی کە دنیا لە سەرمان بێتە دەنگ کە بڕوات بێت دنیا بەس فرمێسکی تیمساحی بۆ ئێمە ڕشتووە ئەژی ناخۆ ئەو چیرۆکەی مریەم من بۆ خۆم زۆر پێوەیت لامەوە چیرۆکەکەی مریەم بەم شێوەیە یعنی لەگەڵ ئامۆزایکی ژن بە ژنیان پێکرێ ناوی فریادە خەڵکی گوندی تیلەکۆ بوون لە گەرمیان سابیر و ئەنوەر پێم وابێ سابیر و ئەنوەر
بە هیوان بە هەڵیانە چم دووزاوەکەن یعنی ئەوانیش ئامۆزان ئەو خۆی لەگەڵ فریادایە ژن بە ژنیان پێکرێ تاوان ئێمە و کاتە کە من ئەم بابەتەم بڵاو کردەوە پێم وا بوو بەس مریەم بەخچەکەی هەڵگرتووە بەڵام دوایی بۆم دەرکەوت کە فریادیش بەخچەکەی هەڵگرتووە چیرۆکەکەی فریاد لە مریەم تراژیدی ترە بۆ زانیاری زۆر بە ئازارترە بەڵام ئەمە یەکێکە لە خەلەکانی میدیاش مەسەن ئێستا بۆ نمونە کەم تەلەڤیزیۆن هەیە باسی مریەمی نەکردبێ بەڵام زۆر زۆر بە دەگمان ئاور لە فریاد دراوەتەوە ئەوەش بۆ خۆی جارێکی تر مەسەەن جۆرێک لە نادات پەروەریە لە ڕووماڵکردنە لەسەر کەسوکاریان فریادت بەسەر نەکردەوە بەڵێ با چۆن ڕستشیم داناوە بەڵام لێرەوە باسپاسی کاک محەممەد سەید بکەم کە فیلمێکی دۆکۆمنتاری لەسەر دروست کردووە بە ناوی ئاڵقەی گوشیێنەکەم فیلمێکی دۆکۆمنتاری لەسەر ئەو کاتە مریەم لە ژیان ئەما بوو ڕۆحی شاد بێ ئێستا مریەم لە ژیانە نەماوە چیرۆکەکەی مریەم و فریاد بەم شێوەیە دوای ئەوەی کە بێئومێ دەبن لەوەی کە دەستگیرانەکانیان ئیتر ناگەڕێنەوە یعنی ماوەیەکی زۆر ئەم بخچانە هەڵەگرن بە ئومێدی ئەوەی کە بێنەوە زەماوەندەکەیان بکەن بۆخچەی سەردەمی دەستگیرانداری بەڵێ هیوادارم هەموو کورد نەکەم و کورد هەموو کەس ئەم چیرۆکە بخوێنێتەوە چاوەڕوانە بن بەڵام دوای ئەوەی چاوەڕوانیش لە دەستەیان گۆڕی بە کۆمەڵ ئەدۆزرێتەوە ئیتر فۆکس ئەچێتە سەر یا با بڵێن فۆکسی کامێرەکان ئەچێتە سەر گۆڕی بە کۆمەڵی تر مریەم و فریاد هەردووچیان بێئومێ دەبن لەوەی کە مێردەکانیان بگەڕێنەوە بەڵام یەک بڕیاری زۆر تایبەتیان هەیە هیچیان ئامادەنین زەواج بکەنەوە هیچیان ئامادەنین بخچەکەەکانیان بفەوتێنن من بخچەکان کراوەتەوە کاک عاسی فرود دوێنەی گرتووە لە بەرگێن فالستان بەڵاومان کردوێتەوە ئێستا بخچەکەی مریەم و کراس و کەواکەی لە مۆزەخانەی نیشتیمانی ئەم لە سوورەکە هەڵواسراوە هەرچەند بەداخەوە کاتێک من سەردانم کرد نایە زانین کە من چیرۆکی مریەم هەر ڕاستەکەی یەکەم جار من بڵاوم کردەوە حەزیشم لەو منە نییە عنی یەکەم جار گۆڤاریان فالستان بڵاوی کردەوە نەیەزانی کە من چیرۆکی ئەم ژنە چۆن نەزانم بە شێوەیەکی زۆر هاکەزایی باسی کرد کە نەیتوانی تیکشخوا سەر چیرۆکەکە بەڵام ئەوەی کە ئازار بەخشە ئەمەیە فریاد کەس لێ نەپرسیوەتەوە فریادیش جلەکانی هەڵگرتە بوو ڕسمی باڵین جلەکانی لە هەمان ئەو باوەڵەیە ئەوەی کە پێوە وترێ جازی لە کاتی خۆی لە کودەواری هەر باوەڵێکە بوو باڵین هەموو جازەکەی ئەو باوەڵە بوو لەناو ئەو باوەڵەیە هەڵی گرتووە بەڵام مەزانی دوجار فریاد بۆچی جلەکانی ئەفرۆشێ بۆ نەشتەرگەریەکی خۆی من پرسیارەکەی من ئەمەیە لە ڕووی ئەخلاقیەوە بەڕاستی زۆر زۆر زەحمەتە لە ڕووی وجدانیەوە زۆر زەحمەتە یعنی چێ ئەبێ بتوانێ کەیف و سەفا ئاهەنگ سەیران و گەشت بەم جلانەوە بکە هێزی پارە و بێڕەحمی بازار لەکوێیە ئەمەیە گرفتێکی تر لێرەیە لە بۆی بۆ بینە ڕوونتر بێ با ئەمە بگەێنم زۆر گرنگە من ویست فرۆشتنەکە بڵێم لەبەی توحفەی هینی سەردەمی هینی ئەنفالە یاخود هەروەکو جلوبەرجێکی ئاسایی پارێکی بازاری ئاسایی ئەوەت بۆ ڕوونەکەمەوە ئەوەم لێرەوە ئێستا من دێمەنا ئەو مۆزەعەوە سیرکە من ناو بڕێ وەرەگرمەگە بە کورتی باسیکەی زۆر بە کورتی سیرکە ئەم دوو بوونەوەرە نەچوونەتە نوگرە سەلمان بەڵام هیچ ماف و ئیمتیازێکیان لەناو کەس و لەناو یاسا و ماف و ئیمتیازی کەسوکە هێن وەزارەت شەیدانان نییە بۆ نیانە ئەزانین پرسیارەکە لە چیە لەبەر ئەوەی ئەم دوو ژنە لای مەلا مارەکراون عەقدی زەواجیان نییە کەواتە ناتوانن موچەی هاوسەرەکانیان وەربگرن ئامادەژنی شوو بکەنەوە چۆنە مۆزوعە بیرم خەرەوە باسی جلوبەرگەکەمان کرد جلوبەرگەکە ڕۆشتنەکەی ئەم جلوبەرگە ئەگەر لای جووەکان بواە ئەگەر یەک قۆپچەی کراسێک بواە بە $1 ملیۆن نایفرۆشن بەڵام ئەم ژنە من بۆیە چوومەوە سەرموچەکەی لەبەرەوەی هیچ داهاتێکی نییە من ناڵێم هیچ کەس چونکە من لەگەڵ ئەو وینی خێرانیم کە سوکاریان فال بە خێر بژین ئەبێ بەو ماف و ئیمتیازە بژین کە هەیەە چونکە نیەتی ئامادەی جلەکانی خۆی بفرۆشێت بەکوێی فرۆشتەوە ڕەنگە بە دراوسەیەکی خۆی فرۆشت بە چەنێ فرۆشتەوەی نازانیت نازانم بەس ئەوەنەی بزانم ئەوەی مریەم
بۆ مۆزەخانەی نیشتیمانی نەوەڵە کاتی خۆی بەڕێوەراتی گشتی شەیدان یانی فرۆشراوە ببوورە فرۆشراوە بە مەبەستی بازرگانی تاو ینی بەوە نییە کەسێک بیپۆشێ و بێجل و بەرگ بێت تەنها بەسی بازرگانی وەکو تۆڵی یعنی توحفەیەکی تەعینێک بووە لە ڕووداوێکە تەمان ئێستا بۆ ئەمە لە مۆزەخانەیەکە هەڵواستن ئەوە و مریەمیش فریادیش باشترین چاودێری سەلامەتی و کامەر من ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە بەردەوامە بین بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوور وەردەگرم و دەگەڕێمەوە لاتە دووبارە سڵاو کاک عومەر بەر لەوە باسی ئەو چیرۆکەی مریەم و فریات کرا بێگومان یعنی مریەم مرد ساڵی چەند بوو ساڵ 2009 کۆچی دوای بەڵێ باس و بابەتی زۆر گرنگت هێناوە لە ناو کتێبەکە کە لەسەر ئەنفالە زیاتر شتەکانی تۆش بە شێوازێکی زمانێکی باوی سادەی گوندی میلی خۆیان ڕاستەوخۆ گواسووتەتەوە ئەوە بۆ خۆی یەکێکە لە خاڵە بەهێزەکانی ناو گفتوگۆکە هەروکو خوش دەڵێ ئەمانە زۆربی کە گفتوگۆت لەگەڵ کردوون نەخوێندەوارن لە شوێنێکە گفتوگۆیەکی ترت کردووە لەگەڵ ئەنوەر حەمەلا و کاڵێ پێشمەرگەی دێرینم و هەموو کەس و کارم ئەنفال کراوە کەچی ڕێزی جاشێک لە من زیاترە خۆ تۆ زۆر باسی جاشەکانەکەی دەڵێ لە ناو گفتوگۆکان نەک تۆ بڵێن ئەوانەی کە باسەکەن باسی جاشەکانەکەن چۆن کار ئاسانیان کردووە بۆ دام و دەستگا ئەمنیەکان و دام و دەستگا عسکەریەکانی حزبی بەئەستاوەکو دەستیان گەیوە بۆ خەڵکە و بەرەو چارەنووسێکی نادیار بردوونیان ئەگەر ئەنوەر ڕاستەکە یعنی بێجگە لە ئەنوەر من ئێستا ئەنوەر وا ئاڵێ بەڵام من تاقانەی ئەنفالە ئەناسم ئێستا پێشمەرگەیە بەرپرسەکەی فەرماندەی پێشمەرگەی ئێستای کۆنە جاشێکە یعنی معاناتیان زۆر زۆرە لەوە ڕاستی شەکەن بەڵام ئەگەر بڵین بۆ وایە مادام با بڵێن ئایدیای ئازادبوون نەبوو ئایدیای سەربەخۆیی نەبوو لەبەرەوە ئاساییە ئیتر بۆ ئەوان ئاساییە کە ئیتر جاش لە ڕیزەکانیان بێ و فەرماندە بێ و لە کەسوکاری ئەنفال ڕێز لێ ژیرەوە هینی شەرواڵێ کە لە بەرگی دووەمەکەشە باس لەوەکەی کە عوسمان مەحموود کڵێسەیی لە 6 ئازاری 2009 گفتوگۆیەکت لەگەڵ کردووەوی شەڵێ جاشەکە گوتی هەمووتان بە مەرحەبایەکی سەدام نادەن بەڵێ ڕاستەکە ئەوە جاشە و کورد زمانیش بەڵێ بێگومان ئێستا بەرپرسە من ئێستا وابزانم ئەو هەر ئەوە نانا ئەوە ئەمان لە منطقەی ئەنفالی 4 بوونەوەی ئەوان کاک ئەنوەر ئەنفالی 3 ئەو جاشە خەڵکی منطقەی قەڵازی و ئەوانەیە وڵی ناوی هێناوە ڕاستەکەی ئێستا بیرم نەماوە بەڵام چیرۆکەکەی بەم شێوەیە لەگەڵ ژنێک بە ناوی خاتون کە کوڕەکەی ئەگرێ ئەم جاشە حتا ژنەکە پێڵێ ڕۆژگار وەکو ئێستا نامێنێەوە سبەی لە میلی چاوە دەرێنمەوە یاشیان بە دادگا بەڵامی تر دادگایکی خۆت ئەزانی وایە بەڵێ کە عوسمانەوە ئەڵێ جاشەکە پێیوتین هەر هەمووتان بە مەرحەبایەکی سەدام ناگۆڕمەوە ئەخر عایشەیەکی تریشمان هەیە گەر مەبەست ئەوە نەبێ عایشەیەکە لە هۆمەر قەوم ئەو نییە ئەو ئەچێ بۆ سەنگەسەر عینە قسە بە جاشێک گەڵێتەوە سەیرە ینی ئەڵێ ڕێککەوتن هەبووە لە وێنیانە ئەوەی کڵێسە ناوی خاتونە نەگەڵێ عایشێ بەڵێ ئەوەی کڵێسەیە ئەمە کە لێرەدا کە باسیەکە ئەوەی کڵێسەیە لە بەرگی دووەمە تۆ باسێ کردووە بەشێک لەو زانیاریانەی تۆ کە باسی هێرشەکانی ئەنفالەکەی بە تایبەتی بۆ باسی گەرمیان و قەرەداغەکەی بە وردی باسیەکەی تو چۆن هێرش کراوە ئەو زانیاریانە لەکوێوە ئەو سەرچاوانە دەستکەوت و زانیاریەکانە دووەرگرتووە ئایا تۆ هەمی پشت بە بەڵگەنامەکانی حزبی بەعز دەستکەوتووە کە هەندێکیانەڵی لە دایرەی ئیستیخباراتی کەرکوو دەستم کەوتووە هەندێکیان من خۆی ڕاستی دەوێت کاگارم سەرچاوی بەدەستێنانی زانیاری نابێ یەک شوێن بێ من یەکەم جار ئەوەی کە زۆر بڕوان پێی کرد لە زانیاری وەرگرتنە کتێبەکەی وەسیال تەرمان بوو جینۆسایل لە عێراق پەلاماری ئەنفال بۆ سەر کورد مامۆستا محەممەد ساڵح وەریجێڕاوە بەڵام لە هەندێک شوێن مێدەڵە سۆس خۆشی کەوتۆتە هەڵەوە یعنی یا کورتی هێناوە لە زانیاریەکانی بەس کاتێک کە من چۆن بەراوردت کرد باڵی چۆن مەسەلەن لەگەڵ گفتوگۆی مەیدانیت کردووە یاخود بە مەیدانی مەسەیسا بۆ نمونە لە کتێبێکی تریایە وەسیال تەرمان لەسەر هەڵەبجە ئەڵێ عومەری ڕەسام کە هیچ کەسێکی نەمابوو باسی عومەری ڕەسامەکە بەڵام عومەری ڕەسام دوو کوڕکچێکی مابوو نایەن ڕۆژناو ئاواتە یعنی من ئەمەم ڕاست کردوێتەوە بەڵام من بەو معنایە نییە کە ئەوان
سەرچاوەکانیان ناڕاستە بەڵام ینی لە هەندێک مەرجێ هەمووی دقیق بێ بالفعل مە بەسەکەمەوەی بەڵام من هەتاکو و ئەم ساڵانەی ئەخیریش یەکەم سەرچاوی زانیاری باوەڕ پێکرا و هەرگەڕامەوە بۆ کتێبەکەی مێدەڵە سۆزی ئێستا شەروایە بەڵام دوای ئەوەی کە من بۆ خۆم کەوتمە ناو مەدانەکەەوە هەستم کرد لە هەندێک شوێن مێدەڵە سۆز خۆی کەوتۆتە هەڵەوە بە تایبەت مەسەرن بۆ نمونە گەر فەرماندەیەشی دواندوو عاتەن من ڕێزێکی زۆرمەیە ئێستا من بۆ خۆم چیرۆکێکی ساڵی 2006 بژێڕمەوە ڕێک وکو ئەو نایژەڕمەوە کە ئەو کاتە کردوێتم مەسەر ئەو پێشمەرگانەی کە دیداریان لەگەڵ کراوە و شاید حاڵانێک کە دیداریان لەگەڵ کراوە هەندێکیان لە ڕاستی چۆنەڵێ هەر بەناو کۆتون و هەندێکیشان زۆر بە دقیقی و بە ڕاستگۆیی شتەکانیان جێڕاوەتەوە مێدەڵە سۆ چی کردو ئەو بەس شتی نووسیوەتەوە ڕەنگە زۆر تحقیقی نەکردەوێت بەس ئێستا بۆ نمونە من ئەگەر مامۆستا ئارام چیرۆکێکم بۆ جێڕێتەوە بەڵام پیاوێک لە سەرگەڵوە هەمان ئەو چیرۆکەم بۆ جێڕێتەوە دێم هەردووچیان وەرەگرم لە بینی هەردووچانە خۆشم سەرنجێکمە بێ ڕاست تۆ ئەوانەی کە ئەو پرۆسەی دەست پێ کرد وەکو خۆتەڵی بە ئامرازێکی سەرەتایی و بە سیارەیەکی ئۆپڵی ئۆمیگای کۆنەوە چوی دەشتی گرمیان و ناوچەکانت بەشێکی زۆری تی کرد ئایا ئەم پرۆسەیەکی تاکە کەسی بوو خۆت کرد یا خۆت لە پشتەوە هاندەرێکە بوو یاخود یارمەتی دەرێتە بوو بۆ ئەوی کە تۆ بتانی ژیان نامەی هەموو ئەمانە بەدی کۆمنت بکەیت بەس ویژدانی خۆم بوو یعنی لە پێشەوە کەوتمە ژێرباری عاتیفەوە بەڕاستی یعنی دوجار کارکتەرەکان شاید حاڵەکان چیرۆکەکان پەلیان گرتم وتیان وەرەکە کە یعنی ئەو بەهشتەی کە سیاسیەکان باسیەکەن کوردستانی ئازاد و ئەوەوان نییە ینی من هەستم کرد ئینسان بەڕاستی تا ئەو پەڕی فرامۆش کراوە کاکە بە لەناو ئەم کتێبانەیە چیرۆکی ماموالی ویم کە فاتمیتیایە یعنی وەکو نمونەیەک بۆ قسەکەی جەنابدەیەنەوە ئەم دوو خوشکوبرایە بەیەکەوە ژیان بە پیری وابزانام زەواجیان کردبوو یەکیان مێردەکەی ئەو یان مێردەکەی مردبوو یان ژنەکەی جابوو بۆ شتێکی لە بابەت بەیەکەوە مردووە زانیم ماموالی ویم کە فاتم چۆن مردم یعنی لە ژوورێکە ئەژیان گەچکار نەکرابوو تەنانەت هەر بلۆکەکە ینی سەرما بۆیانە هاتە ژوورەوە خواردنیشی ئەو تۆیان نەبوو بەڕاستی کە ماموالی وەفاتی کرد هەفتەیەک دوایەوە میم کە فاتمیش لە خفەتە گەرمیان بوو لە گەرمیان بەڵێ خۆ من ڕسمی ژوورەکەیان و دوای ڕسمی دەرگاداخراوەکەشیانم گرتووە کە چوومەتەوە بۆیان یعنی ئەگەر جابی پرسیارەکەی جەنابتم مابێتەوە ئامە بەسم ئەو یعنی هەوڵەکەی تۆ بوو چکات تۆ دوجار ڕەخنەی ئەوانە شەگری کاڵی خەڵکی ڕۆشنبیر و ئەکادیمیستەکانیش بەداخەوە نەباسی هۆڵۆکۆست و نەباسی دوو جەنگە وێرانکەرەکەی جیهانەکەن کەمتر لا بەلای پرۆسی ئەنفالاکەنەوە لە کاتێکدا خۆت هەوڵەکەت هەوڵێکی تاکە یعنی هەوڵێکی تاکە کەسیە نیگەرانەکەی من لەسەر دکتۆرەکان نێ لەسەر زانکۆکانە مەسەرەن بۆ نمونە تەوان لە سەردەمیش ئەو سیمینارەکە ئەوم ئێستاش ئێڵێمەوە لە ڕاستیان نەئەبواە ئەنفال ئێمە تاکە دەنگ و ڕەنگی ئەنفال بووینە ئێستا ئەبواە لەشکرێک ئینسان ئیشی بکردایە بۆ ئەمە مؤسسات ئیشی بکردایە بەر تایبەت زانکۆکان بەڵام کاتێک سنتەرێکی توێژینەوەت نییە یا زانکۆکان بێخەمن ئیتر ئەو دەما ئێمە بە ناچاری ئەبێ بۆی تێبکەوین بەڕاستی یعنی ئەوە بۆ من قسەکەم تیاکە بەڵام مەبەستەکەی من زیاترەوە چیە بەڵام کە زانکۆکانیش بۆ نمونە دکتۆرێک دکتۆراکەی لەسەر ئەنفالە خۆ ناچێ سێرچکە ئەمە مشکیلەکەیە یعنی زۆربەی ئەو بەڕێزانەی کە لە سیمینارەکان بەشداریەکەن ئەوەنەی باسی هۆڵۆکۆستەکەن ئەوەی شارەزایان لەسەر ئەڵمەن هۆڵۆکۆست و ئەرمەن هەیە شارەزایان لەسەر ئەنفال نییە ئەمە تۆ ڕەخنەشەکە یعنی پێ دوایە من ئەمێ هەچەند لە پێشەکێکا وتم و خۆش وەڵامێکت دایەوە ئەڵەی دەبوو دەوڵەتی کوردی لەسەر ئەم تاوانە دروست بکرایە چۆن دەوڵەت لەسەر ئەمە دروستەکرا یعنی تۆ پێ دوایە ینی ئەو دانپیانەنانە نێو دەوڵەتێک کە ئێمە ئاڵانە تابلۆمان نییە لە نەتەوەیە گرتوەکان بەکارەساتی جینۆسایدی ئەنفال ئەمانەمان بۆ دابینەکرا خۆی ئەم قسەی من یا ئەم ڕێی من هاوجوتە لەگەڵ ڕێیەکی کەنعانمەچیە کەنعانمەچیە پێی وایە کە دەوڵەتی عێراق ئەشەیە لەسەر ئەنفال دروست بێتەوە چۆن دروست بێتەوە جارێ لە پێشەوە پابندیەکی ئەخلاقی سیاسی قانونی لەسەر ئەوە ڕێگەکەون بۆی کە جارێکی تر دەوڵەت لە عێراق بەم شێوەیە دروست نەبێتەوە کە پێکاتەکانی عێراق بەم دەردەبەرێ لەسەر ئەو ئەساسە
ئەمە مەبەستەکە کە من ئەڵێم ئەتوانین دەوڵەتی لەسەر بنیاد بنین زیاتر مەبەستم چیە مامۆستا ئارام حەزەکەم ئەمە زۆر ڕوون بێ بۆ خوێنەرانی بەڕێزیش ئێمە ئەگەر ئێستا نەتوانین دەوڵەت دروستکەین خۆتوانین خەباتێکی کللتوری بکەین خۆتوانین خەباتێکی وژدانی بکەین مەسەرن بۆ نمونە ئێستاوە ئەم مانگە تێپەڕێ جژنی ڕەبەزان دێتە پێشەوە یعنی تۆ خۆت ماڵ بە ماڵ ناگەڕێ بۆ گەدە نازای ئەوەی دڵ لێ شابی ئاشی ناکەیتەوە ئای باشە ئێمە ئەتوانین بۆ ئەنفالی ژەمە بکەین مەسەرەن چەند جوانە بێگەر ئێمە من و تۆ هیوادارم خەتیش دڵمان لە یەک نێشێ دڵێشانێکمان بوو لە ڕۆژای ئاش بینەوە ینی چییە بێ کللتور دروستەکەین زۆر زۆر جوانە بێ بێزگەلەوە دەیان ڕێگەی تر هەیە مەسەرەن بۆ نمونە لە حرمەتەن بۆ ئەنفال شەڕی ناخۆ نەکرێ کللتور دروستکردنە توانیت هەم بڕیارێکی سیاسیە هەم کللتور دروستەکە مەسەرەن بۆ نمونە مەلاکان حیزبە ئیسلامیەکان با بڕین ئەمە بکەن بە عەقڵ دزی خۆی تاوانە دژی دینە بەڵام بۆ لە ناو میلەتێک کە ئەو جەریمە گەورەی تیاکراوە گوناحەکەی دووجارە بەبەستەکەم ئەمەیە زیاتر ئێمە لەسەر ئەمە ئەتوانین خۆمان بنیاد بنێنێ بەڵێ ئەشمانتوانی دەوڵەتی لەسەر دروستکەین چۆن ئەمە بە بڕیار نا و ڕەنگە ڕۆژگاریش لە ساڵحمان نەبووە بەڵام ئێمە خۆمان چین دەوڵەتی عێراقمان دروست کردەوە وایە ئەگەر ئێمە ئەنفالمان کردایە بە مەرز هەڵەبجەمان کردایە بە مەرز بەڕاستی ئێستا حکوومەتی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی ترە بوو ئەگەرچی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم هەموو ئەو خڕوقات و پێشێرکارانەی کە دەوڵەتی ئێستای عێراق لە دژی ئەمریکا بەڕاستی بەشێکی دەسەڵاتداری کورد خۆیەتی لە دژی ئەمریکا بۆیە لەبەرەوە دەوڵەتی عێراقیش زیاتر پێی لێ ڕاکێشە عەفوم کە با ئەوە بڵێم ئەگەر حرمەتەن بۆ ئەنفال بۆ هەڵەبجە بۆ شەنگار یا بۆ هەر کورە بۆ یەک تاکە مناڵ کە کۆپتەر کوشتێتی باشە ئەگەر حرمەتەن بۆ ئەم شەیدانە دەسەڵاتداری کورد ڕێزی لە میلەتی خۆی بگرتە بە دڵنیایی دەوڵەتی عێراق نەیەتوانی بۆ شێوەیە مامەڵە لەگەڵ ئێمە بەڵێ لە شوێنی کە نەقدی ئەوەیە کە ئەڵی لە دوای ڕاپەڕینەوە بە ناوی ئەنفال و هەڵەبجەوە پارە خەرجەکرێت دەڵێیت لای ئێمە هیچ یادی هەڵەبجە و ئەنفال نەکراوەتەوە چونکە یادەوەری هەم معریفەی دەوێت و هەم معریفە دەبەخشێ جوان معریفەت چییە لێرە ئێستا پێتەڵم کارگارام ئەگەر ڕوخسەتە بێ ئێمە لە ساڵی دوای ساڵی 92 بە حساب یادی ئەنفالەکەینەوە پارەی بۆ خەرجەکرێن کاکە وابزانام ساڵی 2013 بوو 7 ملیۆن دلار بۆ یادی ئەنفال و هەڵەبجە تەرخان کراوە چی پێکرا دەی پێم بڵێ چەند مەکتەبەی پێکرایەوە چەند هەر پێم بڵێت دوو قوتابخانە لە هەڵەبجە پێ ئاوادان کرابێتەوە وایە کۆمەڵی لەوانەیە پرۆژە کرابێ بەڵام پرۆژەکان لە زمانی ئەو خەرجیانایە کە بۆ بیرەوەریەکان دابین کراوە کاکە بەس بۆ یادەکە بۆ یادکردنەوە ئەم یادکرد بۆ مەراسیمەکە بۆ مەراسیمەکە باشە یعنی ئەمە پارە خەرجکردنە بەبێەوەی هیچ ئینتاجێکیە بێ من ئەڵێم یادەوەری ئیستا چواردەی چواردێتە پێشەوە شانزەی سێمان تێپەڕاندۆ باشە ئەگەر شانزەی سێ و کاکە هەر مانگی ڕەمەزان خۆی وەکو ئەوە بەراوردیکەین ئەگەر ڕەمەزان تۆ پاک نەکاتەوە ئایا ڕۆژەکەت قەوڵە پاکت نەکاتەوە لە گوناح دوورت نەکاتەوە لە خراپەخکاری ڕۆژوگرێک ڕۆژەکەی قوڵە هەن نەک ڕەمەزان هەن نوێژیشە بێ وابێت وانە ئەگەر یادێک دڵی قوربانیەکان خۆش نەکە دادپەروەری بۆ کۆمەلگان نەهێنێ سەروەری بۆ دروست نەکە کۆمەلگا پێی ڕووسور نەبێ بۆچی کاتە یاد نەکراوە بە ڕاشکاوی یعنی هەمیشە قسەیەک لەسەرەوەکەی ڕاستە تۆ باسی کوڕوزانەوە و لاوانەوە بە قوربانی وێناکردن و ئەمانە ئەەکەیت بەڵام هەستیش ناکەی بۆ خۆی ئەو ئەوانەی کە تووشی کارە ساتەکە بوون هەر جۆرێ زمانێکی ڕەخنەی دەق پێوەگرتویان هەیە هەمیشە نەقت ئەکەن با بەم دیوا من ئەم پرسیارە بکەم لە بەڕێزت یعنی بۆ نمونە بەدیلی ئەمانە چییە کە ئیتر کۆتایی بێ بەوەی کە قەرەبووی مادی و معنەوی سایکۆلۆژی ئەمانە بکرێتەوە بڕات بێ مامۆستا ئارام ئەگەر دادپەروەری هەبێ ئەو خەڵکانە زۆر بە ئارامی مامەڵاکەن مشکلەکە لە چیە مشکلە لەوەیە کە ئەمانە بەڕاستی هەستەکەن هەتاکو ئێستا وەکو سەردەمی ئەنفال زڵمیان لێکرێ بۆیە کاردانەوەیان هەیە ئەو پێی وایە حکوومەتێک لەسەر خوێن و ئێسک و پرووسکی کە سوکارەکەی ئەو دامەزراوە بەڵام ئەوەی کە لێی سوودمەندە جاشەکانە ئەم نییە بۆیە تۆڕەیە
یعنی بۆ کۆی مافەکانی ژیان بەڵێ بەڵێ بێگومان بۆیە تووڕێە مەسەلەن ئێستا بۆ نمونە کەسوکارێکی ئەنفال ئەچێ چێلی شەیدانی چیمەباران چێت چێلی شەیدەکە شکێنێ بۆ یشکێنێ یعنی خۆتێک نەچووەم کابراایە هەستەکان ناهەدقەیەکی زۆر زۆری بەرامبەرەکرێ بۆیە ئیشکێنێ لە بالیسانی ژەو حاڵەتە ڕوویە یعنی من هیوادارم قەت شتیوا بە علامات تێنەپەڕێ یعنی چۆن ئەبێ با بڵێن شەفاعەتکردن بۆ سەدام لە شاشەی تەلەڤیزیۆنەوە بێگەردن ئازایی بۆ بکە و بکرێ با بابەتی میدیا باستە بابەتێکی گرنگی تری تایە لە بەرگی سێما پێم وابێ باسیەکەی باسی یەکێ لە شاهیدەکانی دادگاکە ئەو کاتی سەدام حوسێن دادگایی کراوە باسی حاجی عەبدوڵای سێدەرەکەی ئەڵێ کە خۆی بەشداری شەڕی قادسیەی کردووە خەڵکی دۆڵی جافایەتیە کە کاتی خۆی لە ڕێی لیوا ماهر عەبدوڕەشیدەوە چۆتە کۆشکی کۆماری لای سەدام حوسێن و داوای چارەنووسی خێزانەکەی لێ کردووە سەدامیش کە پرسیاری کردوتراوە ئەنفالە و توتی پرسیاری لەبارەوە مەکە دواتر لە دادگا ئەم یەکێک بوو لە شاهد حاڵە زیندوەکان بۆ چیرۆکەکەی ئەوە چۆن بوو ئەو ڕێکەوت نەئاوا بووە وڵی ڕاستەکەی ئەوە هەموو ئەو چیرۆکی کە ئێستا جەناب باسی کردەوە قسەی حاجی عەبدوڵایە یعنی حاجی عەبدوڵا وای جێڕاوەیەوە منیش وا تۆمارم کردووە ئەڵێ کاتی خۆی لە ڕێگەی قاید فیقەکەمەوە چوون بۆ لای سەدام سەدامیش وا جوابی یاومەتەوە بەڵام مەبەستە چیە لەوەی کە یەکێوە لە شاهد حاڵەتەکە باسی ئەوەکە کە یەکێک بووە لە ینی شاهد حاڵەکە کە مناڵەکانی ئەنفال کراوە ئەڵێ خۆم چوومەتە لای سەدام تەنان لە دادگاییکردنەکە بە سەدام حوسێن ئەڵێ کە پێم وتویت لە ڕێی ماهر عەبدوڕەشید لە پیرەمەگرونەژی حاجی عەبدوڵا ئەوە خەڵکی گوندی سێدەرە ئەو خۆی وا ئیجارەتەوە کە کاتی خۆی چۆتە لای سەدام گوایە سەدامی بینیوە بەس هەمان ئەو چیرۆکەی تر لە سێدەر لە کڵێسە تۆمارم کردووە عینن محاولە نیان هێشتۆ بچن بە لای سەدام ئیتر حاجی عەبدوڵا چۆن چووە ڕاستەکەی ئەو بەرپرسە لەوەی کە مەسەن چۆن گەیشتۆتە لای سەدام وابزانام زۆر وردەکاریشی تیانە لەوەی کە بە شێوەیەکی ئەوە باسی کردووە ئەوانی کە باسی ئەو شاهید حاڵی زۆرت بینیوەتەوە لەوانەیە کە منەڵێم لەمان نزیکەی سێسەدت کردوەتەوە چاوپێکردن بێگومان معلوم لە دەرەوەی ئەوەش ژمارەیەکی زۆری تر هەیە چ کارە ساتێکیان یعنی زۆر کاریگەرە کە تاوەکو ئێستا خەڵک نەیبیستووە و لە ناو ئەنفالە لە کاتی پرۆسەی ئەنفالە ئەنجام درراوە و ئێستا کە سوکارەکانی قوربانیەکان بۆ تویان گێڕابێتەوە کە زۆر کاریگەری هەبێت وڵی چیرۆکی کاریگەر هەیە بەس ناتوانم باسی کەم هەر ناکرێ باسی کەم بەڕاستی ینی بەس یەک لەوانەی کە ئەمەیە باسی کەم کە تاکرسا بۆ ناکرێ ینی مەبەسی پەیوەندی بەلایانی ئەمنیەوە هەیە پەیوەندی بەلایانی ئەخلاقیەوەیە نەتوێت مەسەلەکە نە پەیوەندی بەلایانی ئەمنیەوەیە نەوەی کە بترسم بەڵام بەڕاستی من شعوری کە سوکاری ئەنفالم زۆر بەلاوە گرنگە مەسەن یەک لەو ڕخنانەی من لە میدیا لەگەڵ هەژدە کچەکە ئەوە بوو مەسەن ناتوانانی مامەڵەیەکی وایان لەگەڵا بکەن کە خەڵک هەبووە قسەی زۆر ناخۆشی پێوتون لەسەر ئەم مەسەلەی هەژدە کچە لەبەرەوە ئێستا من چیرۆکم لایە بە کەڕچیەوە نایە لە ڕاگەاندن باسیکەین بەڵام هەر ئەو ڕخنانەشی ببوورە لە ڕۆژنامەی میدیا ئەیگری کە باسی هەژدە کچەکە بالفعل ئەوەیە کاکە چۆن ئەمە زمانی میدیایە بڵێ ئێمە کچەکانمان لە مەلحەکانی مسر ئەمە چ زمانێکە چ حرمەتێک کە سوکارەکانیشان لێرە ماون و ئەژزان هەر بە احترام مامۆستا ئارام یعنی ئینسان ئەبێ ڕێز لە خوێنەری خۆی بگرێت کە هەواز لەوە بێنەکەوانە قوربانیان هەیە یان نیانە هەر ڕێز لە خوێنەرەکەی خۆت بگرە یعنی دام ناوا بوو وا بە فەرز بەڵام ئەگەر بە شێوەیەکی فەرمی لە وڵاتی میسرەوە یاخود تۆ کۆڵەی باڵیۆزەکانی میسر هەمیشە کەوت نەمەترسی بە تایبەتی لە ئەوروپا کە ڕێکخراوی چاک چالاکی مەدەنیە کرد و دژیانەوە سا یعنی بۆ خۆی ئەوە کە باس کرێ بە شێوەیەکی گشت و بێتە ناو فەزای من لەگەڵەوەیان کە من ناڵێم نەکراوە منەڵێم ژنی کورد ئێستا لە میسریش هەیە لە کاکە مەلا شەوکەت لە حەج ژنی کوردی بینیوە خەڵکی گوندەکانی دەربەنی خان بۆ خۆ من مقابلەی مەلا شەوکەتم کردووە من ئینکاریەوە ناکەم کە ژنی کورد فرۆشراوە بەڵام ئینکاری ئەوە ئەەکەم ئەعفم کە ڕەخنە لەوە ئاگرم ئەبێ بە زمانێک مامەڵە لەگەڵ ئەمانە بکەیت کە کەسوکارەکەی هەز نەکەن بێ ڕێزیان پێ باشە خۆ تۆ ئێستا بۆم نەکە باسی چیرۆکێکی تراژیدی ئەنفالەکەم تۆ بیگێڕیتەوە لەم هەموو چیرۆکەی کە تۆ لە ئازاری 2023ەوە دەست پێ کردو و لەوانەیە پێشتری شەرحەوڵت بۆ یابێەوە بۆ 20 ساڵە چێ کە ناو نەهێنی ئەمە بێتە لایەنێکی مەترسیان تایبەتی خۆی هەیە کە ناوی لێبێنی مەسەن ئێستا بۆ نمونە من ئەم بەڵگەنامەی بەعسم لەبەر دەستا بێ بە شێوەیەکی ترەی جەرمەوە لە کۆنفرانسێکە
کە تایبەتمەندە بەڵامەوە بەڵگەکەی ژنەکانیان بردوین بۆ مەلهاکانی مسر بەڵام من نام لە ڕاگەاندن ئەمە بڵێم و بەو تایتڵە ناینووسم هەرچەنەوە زۆر تێپەڕیوە ینی ئەو تایتڵە بەڵام شتی لەوە ناخۆشتر هەیە لەگەڵ لە ناو کەسوکاریان فات کاکە ئێستا من کابراایەکێ ناوی کە عارفە لە گوندی کڵێسە گلەی ئەزای گلەیکی لە میدیا هەیە ئەڵێ کاکە من بەقەدەر چپسی پەتاتە قیمەتم نییە چپسی پەتاتە و سەر سەعاتێک ڕیکلامی بۆ کرێ بەڵام یادی ئەنفالەکەی من ساڵی یەک جارەکە دێ بۆ لای من ئەڵە 2 دقە قسەم بۆ بکە 2 دقەکەژە بێ بۆی بگریم ڕخنەیەکی زۆر بەجێ زۆر معقولە یعنی مەبەستەکە لەوە نییە کە نابێ میدیا کار بچێ لەگەڵ کەسوکارێن بەس کە چووی ئەبێ بزانیە بێ کاتی بیتێ و ئەبێ یعنی نابێتەوە بەس گریانت لێ بێ بزانی معاناتیان پیاوەچێ قسەیان پیاوەچێ با من قسەیەکی جوانی یەکێ لە قوربانیەکانیان فعال بۆ بێنەوە ئەڵێ حکوومەتی هەرێم تا ئێستا عەقڵی بەوە ناشکێ موچێکی کارتێکی هەیەکی بۆ من کردو تەنها بۆ موچە وەرگرتن هەر هیچ نەبێ عەقڵ بۆ بشکێ ناوی شەیدەکانی با لەسەر بێ بە ژمارە بڵێ ئەمە خاوەنی 8 شەیدە مەسەلە وایە ئەمە قسەیەکی منطق نییە ئەی بۆ قانونیەکانی ئەم وڵاتە هەستیان پێ نەکردەوە و پیاوە نەخەنەوە ڕاستی پێەکە داکۆچی تۆ حکوومەت بۆ نایکا حکوومەت خۆی لە حکوومەتداری خۆی بێخەمە مامەسا ئارام حکوومەت قانون خزمەت گوزاری کە ئەوەی نەبوو حکوومەتی چی هەر بەڕاستی پێم بڵێ یعنی گرنگترین خەسەڵەتەکانی حکوومەت قانون و خزمەت گوزاری نییە ئەم ئیشەش هەرچێتە ناو خزمەت گوزاری و قانون باش پرسیایەکی ترکەم هەروەکو مامۆستا بەدەل محەممەد ئەڵێ لە مقابلەکەتا با من قسەکەی ئەو نەڵێن بەڵام کێ سوودمەند بوو لە خوێنیان فالەکان واللهی بڵێم چێ خەڵکانێک لێی سوودمەند بوون کە شایان بە ژیانێکی شایستەش نین شایان بە ژیانێکی شایستەش نین شایانی ئەو بوون کە ئێستا لە زیندان نابن جاشەکان کۆنە بەعسیەکان و ئەو دز و گەندەڵانش کە یەک ڕۆژ بەعسی نەبوون بەڵام ڕەفتاریان جاشانەیە ڕەفتاریان بەعسیانەیە ئەوانە لێی سوودمەند بوون باش کەواتە ئەکرێ ئێمە بڵێن ئەوەی کە سوودی لێ وەرگرتووە ئەوەیە کە ئەمڕۆ دەسەڵاتی خۆڕێبەریە لە باشووری کوردستانە هەر ئەوە کات من پێتەڵە مەڵام ڕەنگە ڕۆژێک بەعسی نەبوو بێ جاش نەبوو بێ بەڵام ڕەفتار و کردداری بەعسیانەیە ئەوانە لێی سوود بدن منمەوەی بەرنامەکەم زۆری نەماوە لەو بەدووەدا چوونانەی کردوتە ژمارەی ئەندامانی خێزانێت چ خێزانێت لەکوێ زۆرترین ژمارەی پێوانەی تۆمار کراوە کە ئەنفال کرابێ کە سوکارەکەی لە هەڵەبجە عەفوکە لە جەلەمۆر لە عەسکەر لە هۆمەربێل لە دێبنە ئەوانە خەڵکی زۆریان ئەنفال کراوە لە وارانی ئەو گوندانە توکن زۆرترین خەڵکی ئەنفال کراوە بەڵام تا ئێستا ئەوەی کەزانی بێتم زۆرترین ڕێژە جەلەمۆردە بووەکو گوند نەوترا و چیت دەستکەوتۆ تۆکە بە دوای ئەو دۆسیەوەی نەوترا و بە تایبەتی ئەوانەی کە برانن هەندێکیان لە نوگرە سەلمانەوە ئازادکران یاخود لە ئۆردوگای تۆپزاوا و ئەو شوێنانە ئەی نەبران بەرەو شوێنەکانی تریان گەڕانەوە چی نەوتراوێت کە تۆ بیستوتە و بە دووەدا چوونت بۆ کردو و خەڵک نایزانەوە کاریگەریشیە وەڵام من حەزەکەم بێمە سەر خاڵێک زۆر گرنگە لەبەرەی کاتت کەمە یەکێ لەو مناڵانەی کە دایک و باوکی بە چیمیایی شەید بوون خۆی بە سوتفە دەرباز بووە جاشێک هەڵی گرتوێتەوە ئەیباتەوە بۆ ماڵەوە سیرەکە بۆ نەکبەتی ئەم مناڵە ژنەکەی دوانەیە بێت ناتوانێت بە خێویکە یا بە ڕەفیقێکی خۆی عەسکەرەکە تورکمانە ئێستا ئەم کوڕە ماوە دۆزراوەتەوە خزمە کەسوکاریشی دۆزیوانەتەوە ناوەکەشی گۆڕیەوە بە ناوێکی تورکمانی بەڵام ئامادە نێبێتەوە بە کوردستان گرنگیش نییە بێتەوە یاننا بەڵام بڕاک بێت تاکو ێستا حکوومەت هێرێم ئامادە نییە فەحسی دیێنەیەکەی بۆ بکە ئەوە بەلای منەوە تراژی ترین چیرۆ بەڵام تۆ بەڵگەت پێیە کە بەڵێ ڕاستەقینەی کەەوە مناڵە کووردە بەڵێ چۆن ئەو عەسکەرە ماوە کە بردوێتی گەورەی کردووە و بەخێوی کردو تۆ بە دوای هەموو جاشەماوە باش من وتم بەرنامەکەم تەواو بەڵام بە دوای هەموو ئەو دۆسیانەوەی بە تایبەتی ئەو گۆڕە بە کۆمەڵەکان شوێنەکان ئاگاد لە وردەکاری هەمویان هەیە نەخێرسی ئەوانە باشداری نەکردووەتیاندا نەخێر لەبەرەوەی هەڵدانەوەی گۆڕ
کاری خەڵکی پرۆفیشناڵە کاری تیمە بەڵام وەکو معلوماتەوە وەکو زانیاری وەرگتن جیاوازە با من بە بەرپرسیارانە من زانیاری وەرەگرم سا لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان لە ڕاستی هەرچیم دەستکەوێ من پەلەیتیان ناکەم مەسەن ئەو سەعاتەی کە کرابە هەڵا و هەرا من پێم سیر بوو کە خەڵک هەرەوە سوێنی تەلاقی لەسەر ناخوا بەڵام ئەو سەعاتەی ئەو گۆڕی سەباوە نەبوو مەسەرەن بۆ نمونە گۆڕی بە کۆمەڵە بێت چۆن هەڵبدرێتەوە چۆن ڕێزی لێبگیری ئەوانە هەموو ێزانم بەڵام ئیشی من نییە ڕاستێکی بۆیە قسە لەسەر دۆسی لەسەر بەتابەتی لە بەشی کۆتایە لەسەر دۆسی هەژدا کچەکە یا بڵێن ئافرەتە کوردەکە لە میسر زۆر لەسەر ئەوە ڕۆیشتووی ئەو مەلەفە چارەنووسی بەکوێ گەیشت من پێم وایە مەلەفە داخرا بەڵام یەکلایی نەکرایەوە من پێم وایە ژنی کورد لە مەسر هەیە پێم وایە لە زیاد لە هەژدەکەش هەیە ڕەنگە هەبێت نازانم بۆ هەژدەکە بەڵام من ڕوونم کردوێتەوە کە ئەم هەژدە بەڵگەنامەکانی مخابراتی کەرکووک لایە بێجگە لە بەڵگەنامەکان من هەر سوورەت قەیدەکانیشان لایە کاکە ئێستا بۆ نمونە گوڵیل لە بەڵگەنامەکە گوڵیل ناوی پیرۆزە ناوی ئەسڵی خۆی پیرۆزە بەس خزم کەسکال نان خۆیان پیانوتۆ گوڵیل بۆ لەو بەڵگەنامەیە بە گوڵیل کات بۆ لەو ئەمە یەکێکە لە گومانەکان دوو کە ئەڵێ هەژدە کچەکەی میسر و مەلهاکان ئەمەیە کە بەڕاستی شایەن بۆیە کە بە ئەخلاقەوە مامەڕانێت کاکە پێنج لەمانە مناڵی خواردە ساڵن سێتیانە هەیە لەو ناوانە تەمەنی 3 ساڵە لە ناو ژنەکانە حەوتیان دایکن یەکیان دایکی 7 مناڵە سیان لە کچەکان لەگەڵ خۆیەتی باشە باسی چیرۆکە تراژیدەکان یەکێک لە چیرۆکە تراژیدەکانیش ئەوەیە یعنی ئەگەر دەرفەت بۆت باسەکە باشە یعنی ئەم هەژدە کچە بۆ ئاوهاوەکو وا مامەڵیان لەگەڵ باشە مناڵە 3 ساڵیانە لە مەلهاچیەکەن ژنێکیان تایە شە لە شەر هەر ژنێکی شەلە لە مەلهاچیەکە یعنی ئەمە ئێمە بۆ زۆکەی من بەڵام بەو معنایانەیە کە نەفرۆستراون باین کاکە لەناو ئەوانەیە مەسەرەن حەسیبە خۆی یەک تاقە کوڕی هەبوو کە ئەوانی تر هەمووی کزبوون مێردەکەی و کوڕەکەی چوونە گۆڕی بە کۆمەڵە و نەبیندرانەوە لە مەلەفێکە ئەو بکە گیران دواتر پێشی ئەوان نە هەر بەیەکەوە گیرا بوون ئەمان علاساس براون بۆ میسر تۆ بێنە پێش چای خۆت براون بۆ میسر و وەکو ئەوە ئەڵێن سوکاتیان پێکراوە باشە بەڵام مێردەکەی لە بەڵگەنامەیە کا دۆزرا کەڕەمی کراوە هەر مێردی حەسیبە و بیشێنەرە پێش چای خۆت ئەوان براون بۆ میسر بۆ ئەوەی کە ئەتکیان کرد کوڕەکەشی لە گۆڕی بە کۆمەڵا دۆزیتەوە ئەمە چیرۆکی کووردە ئاوا چیرۆکی تراژیدی جاوە من چیرۆکەم نووسیوەتەوە ناوم لافاوی ڕەش شاڵاوی ئەنفالی ڕەش و لافاوی ئاوەسپی چەمێک باش من بە کورتی پرسیارەکەم دوو ڕاهەندیەیە ڕەهەندی یەکەمیان پەیوەندی بە نووسەران و مێژوو نووسان و وەکو تۆڵەی زانکۆکانەوە یەکە چی بکەن بۆ زیاتر بە دیکۆمێنکردن و گەورەکردنی قەزەی ئەنفال یەکەمیان دووەمیان ئێستا ئێمە بەرەو چواردەی چوارە چین کە بیرەوەری ئەنفالە و چەند ڕۆژێکی تر وەکو خۆت ئەڵەی دەسەکرێت بە مەراسیم و یادکردنە و جلوبەرگی ڕەشپۆشین و هاتنە سەر شاشەکان و بە 2 دقە قسەکردن لەو بیرەوەریە لە یەکەمیانە خاوەن قەڵەمەکان و ئەوانەی کە ئیش لەسەر بە دیکۆمێنکردنەکەن چی بکەن لە دووەمیانە وەزیفەی حکوومەتی هەرێم چیە لە دوای زیاد لە 30 ساڵەوە بۆ 34 ساڵەچە لە پرۆسەی بەناو ئەنفال چی بکە بۆی کە قەرەبووی لانی کە مەگەن مادیژ نەڵی معنەوی کە سوکاری ئەنفالەکان بکات من ڕاستەکەی ئومێدم نییە بۆی حکوومەتی هەرێم هیچ شتێکی باش بکە یا هیچی پێ بکرێت تازە لەبەرەوەی دۆخەکە لە دەست دەرچووە بەڵام ئێمە نووسەران تاک بە تاکی ئەم وڵاتە ئیتر ئەوەی کە بیرەکاتەوە لەم دۆسیەوە بیرکە کۆمەلگایەک دروستکەین کە شایانی ئەوە نەبێت کە با بڵێن بەم وەزع ئینسان تیا بەڕێوە بچێت لەبەرەوەی من پێم وایە باشترین ڕێزگرتن لە ئەنفالکراوەکانمان ڕێزگرتنە لە زیندوەکان باشترین ڕێزگرتن بۆ ئاسوودەبوونی ڕۆحی شەیدەکان و ئەنفالکراکانەوە وڵاتێکی دادپەروەر و کۆمەلگایەکمانەوێ ڕێز لە یەکتری بگرین بە هەموو بیر و ڕاجیاوازەکانمانەوە باشترین یادکردنەوەش ئەوەیە کە ئێمە ئیش بکەین بۆی کە یادێ بکەینەوە یعنی شایەن بە زیندوەکان و ڕێزگرتن لە ڕۆحی مردوەکان بێ ئەخر زیندوو ئەگەر خۆی ڕێز لێ کاکە زیندوو بێ موچە بێ بێ ماف بێ حەز بە دڵشکان بکە چۆن بتوانێت ڕێز لە قوربانەکان باش من تەوا بووم سپاس دەکەم هەر دیسانەوەڵێم تۆ کەی وازێنی لە بەدووادا چوون بە دوای دۆسی ئەنفالەکانە ئەو کاتێک کە مردم یان دەستم توانە ئیشینەوە
تەمەەن درێژ بین شاڵە ئێمە وەکو بەرنامەی جێپەنج سوپاس دەکەین و دەستخۆشیت لەکەین کە تۆ کتێبی گەشتەکانی ئەنفالستانت نووسیوە بێگومان هەزاران دێڕ و بە ملیۆن و شت نووسیوە تۆمار کردو پێمان خۆش بوو لە چوارچێەوە ئەوەشە ئەگەر بتوانیت چەندێ بیرەوەری بۆ بەرنمەکەمان بەرنمەی جێپەنج لێرە بنووسیت و پەنجەمۆرێکمان بۆ فەرمە. زۆر سپاس بۆ بەرنمەکەتان بۆ جێپەنج و یەک تکام هەیە کە ئەو کتێبانە نەک لە بەرەوەی من نووسیومە لەبەرەوەی من بە گرنگ ێزانم هەموو کەسێک بیخوێنێتەوە وەلە خۆ شانی وێ لە هەموو ماڵێکە هەبێت بەڵام هەموو کەسێک بیخوێنێتەوە بە وردیش بخوێنێتەوە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵلقەی ئەمجارەی بەرنمەی جێپەنج تاوەکو بەرنمەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. سپاس بۆ کاوەماریش. سپاس.